لە زیندانابوونی مرۆڤێکی گەورە و کاریزمای وەک بەڕێز ئۆجەلان بەر لە هەر شێ شەرمەزاریە بۆ ڕای گشتی دنیا، شەرمەزاریە بۆ هەموو با بڵێن ئەو ڕێکخراوانەوە ئەو چۆنانەی بە ناوی مافی مرۆڤوان و بە ناوی ئازادیەوە کار دەکەن و پارۆ بۆ جێ خەیاڵی سەرفەکەن. ئۆجەلان لە دەرەوەی ئەوەی کە سەرکردە و کاریزمایەکی کووردە بەڕاستی یەک لەو ئینسانانەیە کە هەر مرۆڤایەتی ڕەنگە کوڕی سەدەیە بە بڕای من، ینی پیاوی سەدەیە ئۆجەلان هەر بۆ مرۆڤایەتی. بەڵامی تر دەڵێ چی، ینی کەوتۆتە جۆغرافیایەکی سیاسی واوە کە ئەوەی بەسەراتوە و دەیبینین، بەڵام بێخەمی یا خەمساردی خودی بەڕاستی ڕێکخرا و پارت و ئەحزابێکی کوردی لەسەر ئاستی چوار پادشا لە ئاست زیندانبوونی ئۆجەلان، خەمساردیان لە بەرامبەر ئازاد نەبوونی، کار نەکردنیان بۆ ئازاد نەبوونی، بەڕاستی شەرمەزارشی گەورەیە. ئێمە دەبینین لەم ڕۆژانەیە سەرکردەیەکی گەورەی مالی زی داوای ئازادی ئۆجەلانەکە، بەڵام زۆر سەرکردە و زۆر چوزانم سیاسی گەورەی کوردەیە کە ڕەنگە لە ساڵی شابیری نەبێ، ئەوە ڕەنگە بیری بێ، بەڵام زەرەری بۆ پەزەکە هەبێ ئەگەر قسەی لەسەرکە ئەگەر باسکە. بۆیە بە بڕای من ئازادبوونی ئۆجەلان لە ڕووی فیزیکی و لە ڕووی جەستەیەوە شتێکی زۆر ڕەمزیە، یعنی چون ئۆجەلان بیر و باوەڕی ئۆجەلان، فەلسفەی ئۆجەلان خۆ بەند ناکرێ، خۆ زیندان ناکرێ، فەلسفەی ئۆجەلان ئیشەکات، کارەکات بەڕاستی، یعنی لە ڕووی فیزیکیەوە ئەوە بوعدێکی ئەخلاقی و ئینسانیە کە هەموو ئینسانێکی ئازادی خواستێتی حەز دەکات، مافیەیە دەیەوێت ئەو پیاوە بەڕێزە وەک عەرزم کردی وەک جەستە وەک لەباری فیزیکی ئازاد بێ بخۆی. بەڵام خۆ ئۆجەلان من بۆ خۆشمە لە شعری خۆری باکوورە لە مێژە زیاتر لە 10 ساڵەوە پێشەکە هەمانە شتم وتۆ، ینی بیر بەند ناکرێت، ینی فکر بەند ناکرێت. بۆیە ئۆجەلان حورمەتمەیە لە لای دوژمنانی کورد، لە لای دیکتاتۆرانی وەک ئەردۆغان بەندە، لە لای ئێمە ئۆجەلان ینی ئازادە، لە ڕۆحمانایە، لە ویژدانمانایە. بەڵام وەکو دوا قسەشم ڕەبتەکەمەوە بە سەرەتایی قسەکانمەوە کە بەڕاستی بەر لە هەر کەسێک شەرمە بۆ مرۆڤایەتی، شەرمە بۆ نەتوەیە گرتوەکان، شەرمە بۆ زلێزەکانی دنیا کە ئینسانێک لەم ڕۆژگاریە ئینسانێکی گەورە و کاریزمای وەک ئۆجەلان تەنها و تەنها لەسەر مەسایدی بیر و باوەڕ و فکر و فەلسەفە لە زیندانە بێ. من وەک وەزیفەی خۆمەک شاعیرێک توانیمە لە تێکستێکە بە ویژدانەوە نە لەبەر هەر شتێک دەکرێت دیتر هونەرمەندێک ینی وێنە کێشێک سیاسیەک هەر کەس ئاس خۆی بەهرە وەربگرێت لە گەورەی ئۆجەلان. ئۆجەلان ئەمڕۆ لەسەر ئاستی دنیا بەڕاستی زۆر بەداخەوەتوانم بڵێم زۆر جار لە کوردستان ناسراوتر و لە کوردستان کاریگەرترە، ینی لە جنوبی ئەفریقا ڕێکخراو هەیە بە بیر و تێز و فەلسفەی ئۆجەلان کارەکات. ینی بۆچی؟